هەیە بەڕێز تاها محەممەد و تەبێژی بەڕێبەتی گشتی تەندروستی ڕاپەڕینمان لەگەڵا بێت قسە و گفتوگۆ ئەەکەین لەسەر کێشە و گرفتەکانی کەرتی تەندروستی لەو دەڤەرە دەڤەری ڕاپەڕین بە یەکێک لە ئیدارە گەورەکانی هەرێمی کوردستان داهێنرێت ئیدارەی سربەخۆیە و ڕێژەیەکی دانیشتووی زۆری هەیە کە سەر و 500,000 هاوڵاتی لەو سنوورەیە نیشتەجێن ئەمەش بۆتە هۆیەوەی کە کەرتی تەندروستی لەو سنوورەیە لۆدێکی زۆری لەسەر بێت و هاوڵاتیەکی زۆر سەردانی ئەم کەرتە بکات جاسە قسە و باسەکەین بزانین گرفتەکانیان کێشەکانیان هەنگاوەکانیان و پلانەکانیان چیە بۆ ئەوەی کە باشتر و زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین کاک تاها بانیت باش و سڵاوت لێبێ سوپاسکان بانێ لەگەڵمانەیە ئەمێ بەو پرسیارە دەست پێ بکەین ینی گرفتەکانی بەردەم کەرتی تەندروستی لە دەڤەر و یاخود لە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین چییە و ئەو گرفتانەی کە هەتانە بۆچی ئەگەڕێتەوە هاوڵاتیان باز لەوەکەن زۆربەی کات بەهۆی نەبوونی دەرمانی پێویست و بەهۆی ئەو پێداویستە پزیشکانە مەجبورن سەردانی شارەکانی تری وەکو سلێمانی و هەولێر بکەن هۆکاری ئەمانە بۆ چێگەڕێتەوە کاکتا سڵاوتان لێ بێم کاتان باش سڵاو لە بینەرانی عزیز زۆر سپاس دیارە کەرت تەندروستی لە سنووری ئیداری سەربەخۆی ڕاپەڕین یەکێکە لە کەرتەکانی کە پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی هاوڵاتیانی سنوورەکەەوە هەیە و خزمەت گوزاریەکانی پێشکەش بە ژمارەی زۆر لە ناحیە و قەزاکانی سنوورەکە دەکات کە زیاتر لە 500,000 هاوڵاتی دەبێت لەم سنوورەکە خزمەت گوزاری تەندروستیەکان لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین وەردەگرن دیارە کەرتی تەندروستی لە سنوورەکە خزمەتێکی باش پێشکەش دەکات بەڵام بۆی ئەوەی خزمەت گوزاری تەندروستیەکان 24 کاتژمێرین ئەمانش بەردەوام بەرکەوتە لەگەڵ هاوڵاتیان هەیە هاوڵاتیانیش گلەی و گازندیان دەبێت چکە ئێمە یەکێک لەو کەرتانەی کە زۆرترین خزمەت گوزاری پێشکەش دەکەین یەکێک لەو گرفتانەی کە هاوڵاتیە بە ڕێزەکانی سنووری ئێمە ئاراستەی کەرتی تەندروستیەکان مەسەلەی ئیحالەکردنی نەخۆشە بۆ دەرەوەی سنوورەکە ئەمەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک کە ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوو لە ئێستاشدا هەر سەرقاڵی ئەوەی کە ئەو گرفتانە بتوانین چارەسەرکەن یەکەمیان کردنەوەی سنتەرێکی دڵە چکە بەشێکی زۆر لەو ئیحالانەی کە لە سنوورەکە دەکرێت بۆ دەرەوەی سنووریداری ڕاپەڕین نەخۆشانی دڵن کە ئێمە پێویستمان بە سنتەرێکی تایبەت بە نەخۆشەکانی دڵە لە سنوورەکەدا خاڵی دووەمیان بوونی خودەجێکی پێشکەوتووە لەو سنوورەکە تا ئێستا نیمانە لە هەوڵداین لە ئێستادا دەرخستە کراوە لە ڕێگەی ڕێکخراوی یونسێفەوە ئینشاءڵڵا لەسەر خەتن کە بتوانێت ئەو خودەجە دروست بکرێت و بەشێک لەوەی حالانە کە دەکرێنە دەرەوەی سنوورەکە کەم بکرێنەوە باشە کاکتا چۆن داواکاری ئەوە دەکەن کە ئەم سنتەرێک بکرێتەوە بۆ ئەم نەخۆشیانی تر لە کاتێکدا ئێوە کێشەی کەمی کارمەندان هەیە لە یەکێک لە هەواڵەکانە هەر لە شاشەی کورساتنوویسەوە باسمان لێوە کرد ئەو ژەوەی کە لە سنتەری نەخۆشیەکانی مەمک لە سنووری ئیداری ڕاپەڕین لەوێ لەبری ئەوەی کە پێویستە 30 کارمەندان هەبێت 10 کارمەندان هەیە کەواتە چۆن داوای ئەوە دەکەن کە سنتەرێکی ترتان بێ ئایا دەتوانن کارمەندیان بۆ دابینکەن یا خودنا ئەم داواکاریانتان نەبرتوتە لای وەزارەتی تەندروستی خۆی بەڕستان باستان لەوە گرفتەکان چین من ئاماژەم بە گرفتەکان کرد وە چارەسەرەکانمان خستە ڕوو بۆیە شانبەشانی کردنەوەی هەر سنتەر و ناوەندێکی تری تەندروستی دەبێت شانبەشانی ئەمەش کارمەندی تایبەتمەند و پزیشکی پسپۆر کە پەیوەستن بەو بەشانەوە زیاد بکرێت چکە ئێمە ئەگەر تەنها زیادکردنی ڕێژەی بینا و ناوەندی تەندروستی بێ ئەمە هیچ لە گرفتەکە ناگۆڕێت بەڵکو پێویستە بەپێی ئەو پلانێکەیە شانبەشانی کردنەوەی ناوەندی تەندروستی نوێ کارمەندی تازە و ئەو پسپۆڕیانە کە پێویستن بەو ناوەندە تەندروستیانە دامەزێن ئەوەش بۆیە وەڵامەکەی لە سەروی خۆمانەوە کە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئەمە پێویستی بە دوواداچوونی جدیە بۆی بتوانێت بەشێک لەو گرفتانەی کە لەو سنوورە هەیە بتوانین چارەسەریان بکەین من تاییدی قسەکەی بەڕێز دەکەم بۆیە کردنەوەی هەر ناوەندێکی تەندروستی بەبێ کارمەند و پزیشک هیچ لە بابەتەکە ناگۆڕێت بۆیە دەبێت ئەمانە هاوتەری پێکەوە زیاد بکرێن باش کەواتە باباسێکی میلاکات بکەین ینی کاک تا لە دوای ئەوەی کە حکوومەت بڕیاری خانەنشینی بۆ زۆربەی فەرمانبەران دەرکرد ئەم گرفتە یاخود بڵین ئەم بڕیارە بووە هۆی گرفت بۆ زۆربەی دامەزراوە حکوومیەکان لە ڕانیە یاخود لە ئیدارەی ڕاپەڕین چ گرفتێکی بۆ ئێوە دروست کردووە ینی ئێستا ئەوانەی کە خانەنشین بوون کەسیان بۆ دانانەتەوە لە شوێنیان
سنووری بەڕێوەبەراتیش تەندروستی ڕاپەڕین وەکو باسماگە سنوورێکی فراوانە. ئێستا ئێمە 2470 کارمەندی ڕسمیمان هەیە، 100 کارمەندی گرێبەست کە کرێ ڕۆژانەیە، زائیدەن 1300 کارمەندی خۆبەخش فەرمانیان هەیە، فەرمانی کارکردنیان هەیە، بەڵام ئەم ڕێژە دەوام ناکە، بەڵام فەرمانی وەزاریان هەیە کە خۆبەخشن. بۆیە بەڵێ کاکتا فەرموو. بەڵێ ئەم سنوورە فراوانە ئەگەر باسی میلاکات بکەین، ئێمە ساڵانە خانەنشینبوونی کارمەندان بەردەوامە. لە ساڵی 2024دا ئێمە نزیکەی 103 کارمەندمان خاننشین بووە. ئەم ژمارە زۆرەیە کاریگەری کردوتە سەر ناوەندە تەندروستیەکان. تەنانەت لە سنووری قەزای پشدەر ئێمە ژمارێکی زۆر لە بن کە تەندروستیەکانمان داخراون بۆی ئەوەی کارمەندەکانیان خاننشین بۆ تا ئێستا بەهۆی نەبوونی دامەزراندنەوە نەتواندراوە شوێنەکانیان پڕ بکرێتەوە. خاڵی دووەمیان هەر بەهۆی ئەو خاننشین بوونەوە کاریگەرێکی زۆری لەسەر تەوازن و دابەشکردنی کارمەندان بەسەر شوێنەکاندا کردوتەوە، چکە بەشێک لەو نەخۆشخانانە کە ئەی باش آخر کاکتایی وەزارەتی تەندروستی یعنی وەزارەتی تەندروستی چیتان بۆکات، چی بۆ کردوون؟ ئەم کێشانە ئەم گرفتانەتان هەیە؟ یعنی وە باسی سنتەری مەمکەکەمان کرد، باسی خودجمان کرد، باسی سنتەرەکانی ترمان کرد، ئەوە نەبوونی کارمەند، یعنی ئەوە خۆبەخشەکانیش ئێسەوان لێ هاتووەکە کار ناکەن، یعنی ئیش ناکەن. ئەی وەزارەتی تەندروستی چیتان بۆکە؟ بەڕێزم ئەوەی پەیوەندی بە ئێمە و بەڕێوەبەراتی گشت تەندروستی ڕاپەڕین و خودی بەڕێز بەڕێوەبەری گشتەوە ئێمە لە ڕێگەی بەشی پلاندانە میلاکات و هەموو ئەو گرفت و پێداویستیانی کە بۆ سنوورەکە پێویستە بەنووسرا و بەرزەکەینەوە بۆ سەروی خۆمان. ئەمە پێویستە ئەو پرسیارەی بەڕێز ئاراستەی لایانی پەیوەندیدار کە لە وەزارەتی تەندروستیە بکرێت، چونکە ئێمە وەکو لایانی معنی تەنها بەرزکردنەوەی داواکاری و ئەو پێداویستیانەی کە لە سنوورەکە هەیە، بەڵام جێبەجێکردنی دەکەوێتە سەر ئەستۆی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێم. باشە بۆ دابینکردنی پێداویستیەکان کاکتا هیچ کام لە کۆمپانیەکان هاوکاریتان ناکەن بتوانن ئەو پێداویستیانی کە پێویستە بۆ نەخۆش دابین بکرێت؟ بەڵێ ئێمە سەرڕای ئەو هەموو گرفت و کێشانەی بەتایبەتی لە بواری قەیرانی دارایی و نەبوونی موچەوانە هەیە، هەوڵەکان بەردەوامن. ئێمە سوپاسی هەموو ئەو کارمەندانە دەکەین کە دڵسۆزانە بەسەرجەم کارمەندانی ڕسمی و خۆبەخشەکانەوە کە تا ئێستا بەردەوامن لە خزمەتکردن کە ئەو هەموو قەیراندارە و نەبوونی موچەیە ڕێگان نەداوە ناوەندە تەندروستیەکان دابخێت. ئەمەش لە دڵسۆزی خۆیان و خزمەتکردن بە هاوڵاتیانی سنوورەکە. ئێمە ئەوەی پەیوەندی بە ئێمەوە بێت لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازەکان لە ڕێی حکوومەتی هەرێمەوە، لە ڕێگەی لانی پەیوەندیدار ئەمە لە سەرجەم سێکتەرەکان هەوڵەکانمان بەردەوامن، بەڵام ئەو تموح و ئەو داواکاریانی ئێمە و هاوڵاتیان هەیەی لە سنوورەکە تا ئێستا لە ئاست داواکاری ئێمە نەبووە. باشە کاکتا بە دەر لە کێشە و گرفتەکان باسێک لە ئامارەکان بکەی، بزانە هیچ ئامارێکتان لە ڕۆژانە چەند نەخۆش سەردانی نەخۆشخانەکان دەکەن و ئایا پێمان بڵێ چەند ناوەندی تەندروستی لە سنووری ئیداری ڕاپەڕین هەیە؟ بەڵێ دیارە لە سنووری بەڕێوەبەراتی تەندروستی ڕاپەڕین 7 نەخۆشخانەی گشتی هەیە، 18 مەڵبەین تەندروستیمان هەیە، 80 بنکەی تەندروستی، 11 سەنتەری تەندروستی. ئەمانە ڕۆژانە هاوڵاتیانێکی زۆر سەردانیان دەکەن. ئێمە ئەگەر تەنها ئامارێکی ساڵی ڕابردوو بخەین، ئەگەر بخەینە ڕوو لە ساڵی ڕابردوودا نزیکەی 500,000 هاوڵاتی سەردانی ناوەندە تەندروستیەکانیان کردووە بە کۆی گشتی بە سەرجەم سێکتەرەکانی تەندروستی لە سنوورەکە. نزیک بە 8,000 نەشتەرگەری جۆرا و جۆر بۆ هاوڵاتیان ئەنجام درراوەکە لە ناو نەخۆشخانە گشتیەکانە. نزیکی بە 750 بۆ 800,000 پشکنینی جۆرا و جۆر کراوە لە ناو ناوەندە تەندروستیەکان. ئەم ئامارانە سەلمێنەری ئەوەن کە ئێمە کەرتی تەندروستی بەردەوامە لە خزمەتکردن وە دڵسۆزی کارمەندان وای کردووە خزمەتکردن بەردەوام بێت، بەڵام بۆ ئێمە بتوانین بەشێکی زۆر لەو پێداویستی و داواکاری هاوڵاتیان جێبەجێ بکەین و ئەو گلێ و گازدانەی کە لەسەر کەرتی تەندروستیە پێشتر خستمە ڕوو. ئەگەر ئەمانە بەشێک لەو پێداویستیانە چارەسەر بکرێت دەتوانین گرفتەکان تا ڕێژەیەکی باش چارەسەر بکرێت. بەشێکی تر لە هۆکارەکان ئێمە بەشێک لەو نەخۆشخانە و ناوەندە تەندروستیانەی کە لە سنوورەکە هەنە، یعنی مێژوەکان زۆر کۆنە، بەشێکی
کۆن بوون پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە بەشێکتر لەو ناوەندە تەندروستیانەکە تا ئێستا بە هەیکەلی ماونەتەوە تەواو نەکراون بە تەواوکردنی ئەو پرۆژانە ئێمە سێکتەری تەندروستی هەنگاوێکی باش دەنێت بۆ پێشەوە. بەڵێ باشکم لێرەوە هەم وەزارەت و کاربەدەسانی وەزارەت و وەزیری تەندروستی گوێی لە قسەکانی جەنابە بێ بۆی بتوانێت بەدەم داواکاریەکانتانەوە بێتەوە گرفتانەتان بۆ چارەسەر بکە مادام لە باسی نەخۆش و ئامار و ئەمانەیە قسە و باسمان کرد کاک تەها پێم بڵێ هەموو جۆرە نەشتەرگەریەک لە نەخۆشخانەکانە لەوێ ئەنجامەدرێ ینی پێویستان بەوە ماوەکە هاوڵاتی ئیتر نەچێتە دەرەوەی ئیداری ڕاپەڕین و هەموو چارەسەرە پزیشکەکانی لێوە بۆ بکرێ هێشتا کەم و کورتیتان هەیەوە بێ بۆ هەندێک نەخۆشی یا بۆ هەندێک نەشتەرگەری هاوڵاتیانی و سنوورە سەردانی دەرەوە بکەن؟ بەڵێ زۆربەی ئەو نەشتەرگەریانەی کە پێویستن لە ناو نەخۆشخانەکانەکرێت بەڵام هەندێک نەشتەرگەری تایبەتمەند هەیە کە پێویستی بە ئامێری جیاواز و پێشکەوتتر هەیە کە نییە لە ناو نەخۆشخانەکانی سنوورەکە بۆیە بە ناچاری ئەو نەخۆشانی حالەی دەرەوەی سنوورەکە دەکرێن ئێمە بە تایبەتی ئامێری شکاندنی بەردی گورچیلە کە لە ئێستادا دەرخستەمان بۆ کرۆ داوامان کردو ئینشاءڵڵا گەردابین بکرێت ئەمە یەکێک لە پێویستیەکان کە بۆ ناو نەخۆشخانە حکومیەکان پێویستە و هەروەها ئەو ئامێرانەی کە تایبەتن بە خودەج و کنەوەی خودەجێک پێشکەوت و ئامێرەکانی نەخۆشیەکانی دڵ و هەروەها سنتەری دڵ بۆ سنوورەکە ئینشاءڵڵاوانە ئەگەر جێبەجێ بکرێن کارێکی زۆر باش دەبێت ئەمانە بەشێک لەو نەشتەرگەریانەی کە لە ناو نەخۆشخانە حکومیەکان ناکرێن دەگەڕێتەوە بۆ نەبوونی ئامێر و جیهازی پێشکەوت و تایبەتمەند. باڵە ئێمەش دوعای خێرتان بووەکەین ئینشەڵڵا کە هەموو گرفتەکانتان چارەسەر بێت و وەزارەت بەدەم داواکاریەکانتانەوە بێت. سپاس بۆ تا محەممەد و تەبێژی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین کامبانە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان نابووی. سپاس بۆ بەشداریکردنت. بەردام دەبین دەچینە